ئەمڕۆ ئێمە لە مەراسمی لە پێشوازی تەرمی شەید ئەحمەد بووین کە ئەمڕۆ لە تەرمەکەی گەڕایەوە کەرکووکی دڵی کوردستان کە لێرە پێشوازیمان لێ کرد کە ئەو خۆی کردە قوربانی خاکی کوردستان لە ڕۆژاوی کوردستاندا و ئێمە لێرە پرسە و سەرخۆشی لە بنەماڵەکەیان دەکەین انشاءالله جێی بەهەشت دەبێت و لێرەوە سەرخۆشی لە گشت شەیدانی ڕزگاری خوازی کوردستانەکەین. شەهید بوون لە پێناو خاک و نیشتیمان لە پێناو خاکی کوردستان ئەمە جێگای شانازیە بە تایبەت بۆ هەمووان. بەڵێ جێ شانازیە و جێ شانازی هەمووی گەلی کوردە و بە تایبەت کەرکووک هەمیشە لە پێشەنگ بۆ لە قوربانیدان و کەرکووک یەکێکە لەوەی کە مەعاناتی ڕۆژئاوازان کە کەرکووکش بە و مەعاناتە تێبەڕیەوە بۆی خەڵک و گەنجی کەرکووک لەوە لە کوردایەتی زیاتر تێدەگەن.